لاور شێرزەنگی بەرپرسی ئاژانسی پەرستن و زانیاری ستاژ زانیاری دووپاتی دەکاتەوە کەرکووک بۆ ئێستا و داهات و پارێزراو دەبێت و دەستوری عێراقیش بنچینەیەکی دروستە بۆ چارەسەری کێشەی ناوچە جێنا کۆکەکان. ڕۆژی دووشەمە لاور شێرزەنگی بەرپرسی ئاژانسی پەرستن و زانیاری ستاژ زانیاری لە ناوەپەڕای جەماوەری کەرکووک جەختی لەسەر هەوڵەکان بۆ باشکردنی دۆخی کەرکووک کردەوە و ڕایگەیان خەبات و تێکۆشان لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بۆ خزمەتکردنی کەرکووک درێژەی دەبێت. وای ئێمە لێرەین وە پێشتان ئەڵێن لێرە ناڕۆین چونکە ئەم شارە شاری خۆمانە، ئەم شارە شاری کوردانە. ئێمە لەگەڵەوەین پێکەوە ژیان پەرە بسەنێ لەم شارە چکە مام جەلال هەمیشەی وەدێمە هەمومان بەیەکەوە جوانین بە تایبەتی لە کەرکووک، بەڵام قەتیش قبول ناکەین خەڵک لەسەر ماڵ و موچی خۆمان تەعادامان لێ بکە. ئەوە با هەموو کەسێکەوە باش بزانێ برادەران، زۆر گوێمە دەنە ئەمەیکا لە میدیاکانەوە دەوترێ، دڵنیاتان دەکەمەوە ئێمە دەبێت لەم هەڵبژاردنە سەنجی مەحەکە بۆ یەکێتیەکان بۆ کورد بۆ ئەوەی پێگەمان بە قوت بێت لە بەغدا دەبێ هانی خەڵک بدەن هەموو کوردێک بچێتە سەر سنووڕەکانی دەنگدان گوێنە دەنە قسەی ئەولا چونکە ئەگەر لە بەغدا نوێنەرمان نەبێ باوەڕکەن غەدری گەورەتر لە کەرکووک دەکرێت. بۆیە من داواتان لێکەم لە کەسوکارتان لە هاوڕێتان بچە ناو خەڵکەوە هانی خەڵک دەنکە ئەم جارە خەڵک زیاتر لە جاران بچێتە سەر سنووڕەکانی دەنگدان بە ئاڵای کوردستانەوە بۆی بتوانین نوێنەرایەتی تام بکەین وە کەرکووک بە پێی دەستورە مادەی 140 جێبەجێ بکەین کەرکووک گەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. لەبارەی ڕەوشێمنی ئێستای کەرکووکیشەوە لاور شێرزەنگی ڕایدەگەیەنێت هیچ مەترسیەک لەسەر ڕەوشێمنی شاری کەرکووک نییە. ئێمە لێرەین دڵنیا بن نایڵی مەترسی بێتە سەر کەرکووک وە هێزی تریشی لێرە لایەنی عێراقیشی لێ بەڵام ئێمە نایڵین کەرکووک کەوتە مەترسیەوە بە دڵنیاییەوە. هەمان ڕۆژیش لە کۆبنەوەیەکی جەماوەریدا لە شارەکە کە بە ئامادەبوونی یاسۆمامان لێپرساوی مەڵبەندی کەرکووک بەڕێوە چوو لاور شێرزەنگی جەختی لەسەر یەک ڕیزی ناوماڵی کورد کردەوە. یەک ڕیزی نێوماڵی کورد زۆر گرینگە بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد لە دوای نەمانی مام جەلال نەیانتوانی یەک ڕیزی کورد بپارێزن، بەڵام من پێم وایە لەو تەعەدا گەورەی کە ئێستا لە ئەفرین دەیبێنین لە کورد دەکرێت لە هەموو کاتێک زیاتر ئێستا یەک ڕیزی نێوماڵی کورد پێویستەوە دەبێ هەموو سەرکردایەتی سیاسی کورد بەڕاستی ئەمەی کە دەکرێت ئەمە معاملەیەکی ئیقلیمیە لە میلەتی کورد تەواوکەری ڕێفراندۆمەکەیە دوای ڕێفراندۆمەکەی کە لە ئەفرین دەکرێت ئەگەر یەک نەبین باوەڕ کە ئەوەی ماویشمانە لەدەستن بۆ ئێم پێم وایە مەشاکل لە بچووکەکان بەلاوە بنێن دەست لە ناو دەست بەرەو ئەو هەڵبژاردنانە بڕۆین لە بەغا پارێزگاری لە مافەکانی کورد بکەین لەژێر چوارچێوەی دەستوری عێراقدا. لە هەوڵێکیشدا بۆ بەرەو پێشبردننی زیاتری باری ئەمنی شارەکە هێزێکی دژە تیرۆر یەکێتی لە شاری کەرکووکن و ئەو هێزە ئاسایی شۆرامی بۆ دانیشتوانی کەرکووک زامن دەکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.